بۆ یەکەم گۆڤار لە هەرێمی کوردستان کە ئیمپاکت فاکتۆری بەدەست بهێنێ. هەڵبەت کە بازە بابەتەکە دەکەین ڕەنگە بۆ کەسانی ئەکادیمی یان بۆ کەسانێک کە زانیاریان هەبێ لەسەر بابەتەکە کێشێکی ئەوتۆ نەبێ، بەڵام هەڵبەت بەرنامەکە ئێستا سەرجەم چین و توێژەکان بینەری بەرنامەکان ڕەنگە ئەم بابەتە نامۆ بێت بۆیان. جاگەر بەڕێستان ڕوونی بکەنەوە مەبەستمان چێ لە بابەتەکە لە ئیندێکس ئیمپاکت فاکتۆری و چۆن توانیتان و ئیندێکسە وەربگرن. بەینتان باش سپاس. بەدەستێنانی ئەم ئیندێکسە ئیندێکس واتە ئەرشیفکردن ئەرشیفکردن چۆن گۆڤارەکان بەرزترین پلەی گۆڤارەکان کە بەدەستی بێنن. گۆڤاری ئارۆ گۆڤاری زانستی زانکۆی کۆیە کە بڵە توێژنەوەکانی ئەندازیار و زانست بڵاوکاتەوە لە ماوەکانی ڕابردوو زۆر ئیندێکسی زۆری بەدەستێناوە وەکو یەکەم گۆڤار بوو لە ئاستەر ئاستی عێراق کە توانی ئیندێکسی دیۆآی بۆ توێژنەوەکان بەکاربێنێ، دوای ئیندێکسی دیۆئەیجی بەکارهێنا، دوایی لە کلایڤێرت تۆمار کرا. ئێستا بەرزترین ئاستی بەدەستێنانی ئیندێکسەکان ئیندێکسی ئیمپاکت فاکتەرە. بەدەستێنانی ئیمپاکت فاکتەر خۆی لە خۆیدا ینی ئێستا 0.6 بەڵام بۆ داهاتوودا ئەتوانی کار لەسەرەوە بکرێت کە ئیندێکسەکە ژمارەکە بەرزتر بکرێتەوە بۆ کە وەک باست کرد بۆ ئەو توێژانن کە ینی تۆزێ ئەم شتە بەلایەن و نامۆ بێ. خۆی ئەمە دەرگایەک بەڕووی توێژەرانی کوردستان و نێودەوڵەتیە واڵا ئەکاتەوە کە توێژنەوەکانن لەسەر ئاستێکی نێودەوڵەتی لە گۆڤارێکی خۆماڵی بڵاو بکەنەوە. ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گەورەیە بۆ گۆڤارەکە و بۆ زانکۆی کۆی و بۆ هەرێمی کوردستان. بەڵێ ئەو ژمارەیە کە ئاماژەت پێدا وتە 0.6 بۆ ئیمپاکت فاکتۆری، ئەو ژمارەیە کەم و زیادی هەیە یاخود لەسەر چ بنەمایەک ئەو پێوەرە دیارەکرێ ئەو ژمارەیە دەستنیشانەکرێ؟ ئەم ژمارە لەسەر پێوەری ژماری ئەو توێژنەوانی کە بڵاو کراوەتەوە لەگەڵ ژماری ئەو سایتێشنانە. سایتێشن واتە ئاماژە پێکردنە بەو توێژنەوانی کە لەو گۆڤارە بڵاو کراوەتەوە. ئاماژە پێکردن مەسەڵەن بوونە بەڕێستان توێژەرێکن چەند توێژنەوەتان لە ناو گۆڤارەکەی گۆڤاری ئارۆ وەرگرتووە، ئاماژەتان پێکردووە. ئەم هینەکە ڕێکارێکی حیسابیە کە ئەو 0.6 دەست پێکە. 0.6 طبعا وەک باڵێن دەست پێکێکە بۆ گۆڤاری ئارۆ تر هێواش شواش ئەو ژمارە بەرزە بێتەوە تاکو ئەکاتە 1 2 3 4 و Q1 و Q2 Q3 و Q4 بەو شێوازە بەرزە بێتەوە. تر ئاستەکە ینی ئەگاتە باڵێن ئەمە گۆڤاری نێودەوڵەتیەکە گەیشتۆ 400 و 500 بەو شێوازە. بەڵێ باشە مامۆستا محەممەد، گۆڤاری ئارۆ تەنها توێژینەوەی توێژەرانی نەوخۆی هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە یاخود توێژینەوەی توێژەرە بیانەکانیش بڵاوکاتەوە؟ گۆڤاری ئارۆ گۆڤارێکی کراوەیە پێڵەن ئۆپن ئەکسس جۆرناڵ کە بەردەستە بۆ هەموو توێژەرانی جیهان بە توێژەرانی کوردستان و نێودەوڵەتی. کەواتە ئەمە لێرە دوو کاریگەری باشی هەبێ بۆ زانکۆی کۆی و بۆ توێژەرانی کوردستان. یەکەم دەرگا بۆ توێژەرانی کوردستانە کاتۆک توێژنەوە بڵاوکەنەوە. سێمیش دومش ئەفەن توێژەرە نێودەوڵەتەکانیش کە بە دوای گۆڤارێکە گەڕێن خاوەنی ئیمپاکت فاکتەرە، خاوەنی با بڵێن خاوەنی ناساندنێکی نێودەوڵەتیە ڕوو لە گۆڤاری ئارۆ بکەن توێژنەوەکانە تێدا بڵاوکەنەوە. گرنگیەکی تریش لێرەدا چییە؟ دروستکردنی هاوبەشی لە نێوان توێژەرە ناوخۆیەکان و توێژەرە نێودەوڵەتەکان کە بتوان لە ڕێگەی ئارۆوە توێژنەوەکانیان بڵاو بکەنەوە. ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گرنگە بۆ پرۆسی توێژنەوە ئەکادیمی بۆ گۆڤاری زانکۆی کۆیە. باشە، گۆڤاری ئارۆ مامۆستا محەممەد ڕێنماییەکانی یاخود پێوەرەکانی بۆ توێژەران چیە تا ئەو کاتێک کە توێژینەوەکانیانی تێدا بڵاو بکەنەوە؟ چ ڕێنمایەکی تایبەتان هەیە بە توێژەران؟ طبعا سەرجەم گۆڤارە نێودەوڵەتەکان یاخود گۆڤارە ناوخۆیەکان هەرەکە و ڕێنمایی و تایبەت بەخۆی هەیە. گۆڤاری ئارۆ ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە، بەڵام گۆڤاری ئارۆ پێش هەموو شتێکە بڵین توێژنەوە بە زمانی ئینگلیزی بڵاوکاتەوە. ئەو وێبسایتی گۆڤاری ئارۆ هەیە، توێژەران توان سەردانی کەن هەموو سیستەمەکەی بە ئۆنلاین ئەڕوا لە ڕێگای سیستەمی گۆڤارەوە بەڕێوە ئەچێت، ینی شتێکی هارد کۆپی ناردن و شتانی تێدا نیە. پێوەرەکانی پێکاتوە لە
ینی لێرە شتێک تریشە توێژنەکانمان بە خۆڕایی بڵاوکرێتەوە لە گۆڤاری ئارۆدا ئەوەش خۆی لە خۆیدا دەرگایکی تر ینی ئاسان کارێکە بۆ توێژەرانی خۆمان بۆ توێژەری نێودەوڵەتەکانیش کە لێرە توێژنەوە بڵاوکەنەوە وەکو ڕێنمایەکان ڕێنمای ئاساییە توێژنانەکە نسبەی پلاژریزم نسبەیەکی کەم بێت ئاماژە بە سەرچاوی نێودەوڵەتی بکات بابەتەکانی بابەتێکی بایەخدار بێ گرنگ بێ نوێ بێ ئەسیل بێت توێژنەکان بۆ شێوازە توێژنەکان بڵاوکاتەوە هەموو توێژەرێک توێژنێ بێتوانێت توێژنەکانی پێشکەشی گۆڤاری ئارۆ بکات. بەڵێ مامۆستا محەممەد بەدەستێنانی ئەم دەستکەوتە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ڕیزبەند و ڕانکینگی زانکۆکان ئەگەر هەر باسێکیش لە زانکۆی کۆیە بکەین لە ڕیزبەندی نیشتیمانیە و لە ڕیزبەندی نێودەوڵەتی ئێستا لە چه ئاستێکدایە؟ بێگومان هەموو دەستکەوتێک بۆ زانکۆ ئەگەر لە ڕێگای گۆڤارەوە بێ لە ڕێگای ڕێککەوتنی نێودەوڵەتیەوە بێ لە ڕێگای ناردنی خوێندکاران بێ بۆ دەرەوە لە ڕێگای با بڵێن بڵاوکردنی توێژنەوە بێ دەستکەوتی بۆ گۆڤار بۆ زانکۆ بێ ئەفەن لە ڕێی بۆ بەرزکردنی ڕێزبەندیەکانیان ئەمە لە ساڵی پارەوە تاکو ئێستا ینی هەنگاوی باشمان ناوەکو زانکۆی کۆیە بۆ بە ئاراستەی بەرزکردنەوەی ڕیزبەندەکان یاخود پلەی زانکۆی کۆیە من ئامارێکم لە بەردەستە 6 مانگی ڕابردوو ینی لە مانگی 6 2022 تاکو مانگی 1 2023 زانکۆی کۆیە طبعا لەسەر ئاستی نێودەوڵەتی 955 پلە هاتۆتە پێشەوە لەسەر ئاسی زانکۆ نێودەوڵەتەکان ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی زۆر باشە 955 پلە هاتۆتە پێشەوە لەسەر ئاستی کوردستانیشدا لەسەر ئاسی عێراقیشدا 2 پلە هاتۆتە پێشەوە لەسەر ئاسی کوردستانیش پلەیەک هاتۆتە پێشەوە طبعا ئەمە ئاماری مانگی 6 2022 تاکو مانگی 2023 لە مانگانە ڕەنگە ینی ئاماری تازە دەرچێت ڕیزبەندی تازە دەرچێت چاوەڕێ ئەوەین بەڵام بە دڵنیایە کاری باشمان کرۆ بۆ ئەوەی لەو ڕیزبێندێشدا هەنگاوی باشتر ببینێت پێشەوە. بەڵێ پەیوەندی و هەماهەنگیتان چۆنە لەگەڵ وڵاتانی دەرەوە یان بڵێم لەگەڵ زانکۆ نێودەوڵەتیەکاندا تا چەند ڕێکەوتنامە و کۆنفرانستان ئەنجام داوە تایبەت بە بوارە زانستیەکان؟ ئەمە لە زانکۆی کۆیە زنجیرە پەیوەندیەکمان هەیە لەگەڵ زانکۆکانی جیهاندا زنجیرە نێرداشنامەی لێک تێگەیشتنمان هەیە چەندین ساڵی پار کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان لەسەر تەلارسازی کللتور و تەلارسازی لە کۆیە ئەنجامدا بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوی کللتوری ئەوروپی طبعا ئەو خۆتەزانن ڕێکەوتنامە زۆرەکرێت بەڵام کام ڕێکەوتنامە کە زیاد سوود بەخشە بۆ زانکۆ ئەبێ جەخت لەسەر ئەو ڕێکەوتنامانە بکرێتەوە حەزکەم لێرە باسەوەش بکەم کە ئەم ساڵ ئێمە ڕێکەوتنامێکمان لەسەر دامەزراوی سەرۆکجەلال تاڵەبانی واژۆ کرد کە هەر لە ڕێی ئەوانەوە ینی زیاتر بایەخێکی زیاتر بۆ زانکۆ ئەبێت و لە ڕێەوە چەند خۆی ڕێکەوتنامەکان لە چیە بۆ چیەکرێت بۆ ئەو یەکرێت کە تو توێژنەوەی هاوبەش بکەی کۆنفرانسی هاوبەش بکەی ڕێگە بدەن تو خوێندکارانتان بچیتە ئەوێ خوێندکاریان بێت لەم بوارەدا ئیشمان کردو بەڵام پێداچوونە بە زۆر ڕێکەوتنامە ئەکەینەوە کە ئەتۆ برادرین لە پەیوەندەکان ئەتوانەوە زیانێر زیاتر بدەن بەڵام پێداچنەوە پێکرێ بۆی کام بە شێوازێک کار لەسەر بکە لە بەرژەوەندی زانکۆی کۆیە بێ هەر لەم ماوەشدا 2 خوێندکارمان چوون بۆ وڵاتی چین بۆی ینی خولێکی هاوینە ببینن لە وڵاتە. بەڵێ باشە مامۆستا محەممەد زانکۆی کۆیە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بە دیاریکراوی لە مانگی 5دا توانی پاڵپشتی دارایی ڕێکخراوی پرۆگرامی خۆراکی جیهانی بەدەست بێنێت. ئەم پاڵپشتیە چۆن بەدەست هات چۆن توانیتان ئەم پاڵپشتی وەربگرن؟ زانکۆی کۆیە لەم ماوەدا 2 پاڵپشتی دارایی زۆر گەورەی بەدەستهێناویشی لەگەڵ جامیعی ئەلستەر لە بەریتانیا ئەوشی لەگەڵ ڕێکخراوی خۆراکی نێودەوڵەتی ئەوە تایبەت بوو بە پرۆژەی بچووک بۆ کەسانی دەرچوانی ناو شاری کۆیە کە لە ڕێگای 900 شتێک ژمارەکەم لەبیر 900 شتێک خوێندکار یاخود فێرخواست توانیان سوود لەو پرۆژەیە ببینن کە پاڵپشتی دارایان بۆ سەرفکراو بۆی خزمەتی سوود بەخۆیان بێت خزمەت بە کۆمەڵگە بگەێنن ئەمە لە ڕێگای طبعا لە ڕێگای ئێمە بەڕێوەبەراتی بەکار خستنمان هەیە
ئەوان ئەو کارە تەبان لەسەر ڕاستپالی بەڕە سەرۆکی زانکۆ و چاودێری تایبەتی سەرۆکی زانکۆ ئەو ئیشانە ینی لە ئایندەدا ینی کار لەسەر بەدەستێنانی فەندی تریشەکەی گرانتی تریشەکەێت. دەستان خۆش مێمادوونە بن مامۆستا محەممەد خەریک ئاگەینە کۆتایی تەوەرەکە هەڵبەت بەهۆی کێشێکی تەکنیکیوانێت درەنگ توانیمان بەڕێستان وەربگری. پێم خۆشە وەکو کۆتا پرسیار لەسەر ئەو پلانە استراتیژیەکە کە بڕیار وایە هەفتەی داهاتوو پلانی استراتیژی و نەخشە ڕێگەی 5 ساڵی داهاتووتان بڵاو بکەنەوە. پلانەکان چی لە خۆ دەگرێت و لە چ بوارێکە یاخود تەوەرەکان زیاتر چی لە خۆ دەگرێت بە کورتی بێ من سوپاس دەکەم. زۆر سپاس. طبعا ئێمە زانکۆی کوێ سەرتا دەست بەکاربوونی بەڕێ سەرۆکی زانکۆ لە کارنامەکەی دانانی پلانی استراتیژی زانکۆی کوێ پلانی استراتیژی نەخشە ڕێگایکی زانکۆی کوێ بۆ 5 ساڵی داهاتوو. لەو نەخشە ڕێگایە چەندین تەوەری گرنگ بۆ بەرەو پێشبردننی زانکۆی کوێ بەرەو پێشترکردنی کۆمەلگا توێژنەوە چەندین تەوەری تایبەت و گرنگ لە خۆ دەگرێت. ئەم پلان استراتیژیە پلانمان وایە لە هەفتەی داهاتوو لەم مانگەدا ڕای بگەێنین. ئەبێتە دەستوری زانکۆی کۆ بە 5 ساڵی داهاتوو. پلانەکە ئێمە ڕەشنووس بوو دوایی لەلایەن ڕاشکردن بە هەروەکو دەستور خراە بەردەم سەرجەم مامۆستان و مامۆستا و مۆزەفەکانی زانکۆی کۆیە چەندین توێژەر و ناو کۆمەلگا و دەروی زانکۆ و دەروی وڵات بەشداریان تێکردووە لە لای ئەنجومەنی زانکۆ پەسەند کراوە. لەگەڵ پەسەندکردنی و ڕاگەیاندنی ئەوە ئیتر پلانی داهاتووی 5 ساڵی داهاتووی زانکۆی کوێ خرێتە بەرباس. ئینشاءڵڵا ئەوە لە کاتی خۆیدا داشین بە وردی باسیەکەین. حەزەکەم ئێستا ئەوە باس بکەم کە ئێمە لە زانکۆی کوێ وەکو زانکۆیەک نەخشە ڕێگایەکمان هەیە بۆ 5 ساڵی داهاتوو پلانێکی استراتیژیمان هەیە کە سوودی بۆ زانکۆ بۆ کۆمەلگا بۆ کوردستانیش بێت. دەستەکانی خۆش بێ مامۆستا محەممەد زۆر سوپاس مادوومان کردی. سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەکەدا بە ئومێدی بەدەستێنانی دەستکەوتی زیاتر و زیاتر بۆ زانکۆی کۆی و بۆ تەواوی زانکۆکانی تری کوردستان. سپاس بۆ مامۆستا محەممەد سەیدگوڵ کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندنی زانکۆی کۆین و بەشەیەکی ڕاستەوخۆ لە کۆی و لەگەڵێمەدا ئامادە بوو. بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ڕێنمایی وەرزشی و